ئەو گۆرە نیشتایبەتی لە تەرەفکۆم و پێشکەشە بام کاکە باوانی عزیز کاکە باوان گۆمەڵەیی بە تایبەت پێشکەشە بۆ برازە داواکاری کاکە باوانە بە تیری چاوێ بۆ دڵدی بردێ ڕقێم لە ئیش بوو تۆ فێردی کردێ من عاشق نەبوو ئەوات لێکردێ کە عاشقت بوو لەبیرت کردێ ئیتاڵی دووریەکان بەدڵ بکێشێ لەسەر خەیاڵێت فریمێ جەڕێژێ قەدی خایەڵ نەکەی تۆ لە یاد بکە ئەی مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە ئەی مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە شاومانە کاکە باوانی عزیز بژە تایبەتە بۆ کاکە ئارۆزی دەلاک بە تایبەت بۆ برازە چاوان قەسامی دەخوا ئەدوت من پاکێ بمێنمی تۆ بمیرمی خاکێ بۆ چاندرۆت کرد هەی بێوەفایای پەناوە مێناوە بەدایەنیتا ئیتاڵی دووریەکان بەدڵ بکێشێ لەسەر خەیاڵت فریمێ جەڕێژێ قەدی خایەڵ نەکەی تۆ لە یاد بکە مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە هی مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە دوباره تایبەتە بۆ کاکە سەرۆری حاجی ناسر بۆ برازە بە تایبەت شەریبێ گلایی لەلای خوداکە لەگەڵ بێوەفا دڵداری ناکە شەریبێ گلایی لەلای خوداکە لەگەڵ بێوەفا دڵی داری ناکە إزامي بوفا وسزخني مار إنساني آخر مار نقريب يا إنساني آخر مار نقريب يا إتالي دوريا كان بدل بكيشي لسار خيالك فرمي زريشي قد خيال نكي توليات بكيانا مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە هی مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە خير بيه ياري يتاي
منێت بەجێش پێماڵەوایی ئۆخرت خێری بێ یاریەتایی منێت بەجێش پێماڵەوایی تەنیا گوناهێ خۆشەویستی بوو بۆ بەجێ دێشتێ تۆی لە خۆبایی بۆ بەجێ دێشتێ تۆی لە خۆبایی تاڵی دووریەکان بەدڵ بکێشێ لەسەر خەیاڵن فرێمێ زەڕێژێ قەدی خایاڵ نەکەی تۆ لە یاد بکەم مەگیار و ڕۆژەی کۆچ بۆ خاک بکەم مەگیار و ڕۆژەی کۆچ بۆ خاک بکەم گۆرانش بەرە پێچش مەجلیسە جوانە بە تایبەت بۆ برازانە بە تایبەت چاوانە دڵەگیان لە بیردا هەموو ئێوارە دەستیەکی مانەگێ لە ژێری بارە لە بیرت مابێ شەوەکەی کامجۆ تکاو ناڵەی بێ گریە و لاڵای تۆ هەری واکو مەلیێ بشێوێ لانای لانم شێواوە بە خاتری دانای بە خاتری دانەی نیموە دنیاوە وەک کەشتی غەرقێ بە تای دەریاوە وەک کەشتی غەرقێ بە تای دەریاوە بۆ کاکارۆزی دەناک کاکە باوان گۆمەڵەی چاوانە بژێ سوێندم بەخوایە کە دەیپەراستێ ئەڵقەی تۆ نەبێ نایکەمە داستێ تۆ ژەڵخەکەی مێ بکارە داستێ پیایە بڕوانە بە چاوی ماستێ هەری واکو مەلیێ بشێوێ لانەی لانەم شێواوە بە خاتری دانەی بە خاتری دانەی نیموە دنیاوە وەک کەشتی غەرقێ بە تای دەریاوە وەک کەشتی غەرقێ بە تای دەریاوە ئەگەرانش بۆ مەجلیسە جوانە بە تایبەت پێشکەشەوە برازانە تایبەت بۆ کاکەژی ماڕەز بە تایبەت چاوانە دەی یاران چۆن بڵێم دڵم خەمبار یاران چۆن بڵێم دڵم خەمبارە چاوم چاوەڕێ هاتنی یارە چاوم چاوەڕێ هاتنی یارە نەشەڕیمان بووە نەدڵی گیرانی نەشەڕیمان بووە نەدڵی گیرانی کەوتوە سەبەیمان کار پەشیمانی کەوتوە سەبەیمان کار پەشیمانی بۆ کاکا کەیوان شارەزوری بە تایبەت بۆ کاکا دانیاری ئەزیز بۆ کاکە دانیار سەنگاوی چاوانە بژی دەی خودا بیسێنە نوری لە چاوان خودا بیسێنە نوری لە چاوان دووری خەیتەوە لە ماڵ باوانی دووری خەیتەوە لە ماڵ باوانی
دمي واريا محزونة بدم ياري بريدك يا برو شاريكو ياري بريدك يا برو شاريكو هيبة أبوك كاكا حمد شوار بخيبة هيبة تيش شو برازة دايما معلمي بوچاس گنجی بوكيم من معلم بوچاس گنجی بوكيم گدایی دکا شاوب لطول گدایی دکا شاوب لطول نشري مان بوا ندل قراني كوت وسبيمان كار بشيماني كوت وسبيمان كار بشيماني كيش كيش زور